پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح ئەبو داووددا فەرمووی خوای گەورە وەکو سزایەک ئێوەی مسلمانان کە ڕێگای خواتان بزر کرد، کە ڕێگای خواتان بەردا، حرامتان خوارد، زیناتان کرد، ژنەکانتان و کچەکانتان سافیرە بوو، زۆرێکتان نوێشتان نەکرد، ئەو کاتە خوای گەورە وەهن ئەخاتە ناو دڵی ئێوە، وەهن زەعیفی و لاوازی. وتیان چی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم؟ وهن چیە؟ فەرمووی حب الدنيا وكراهية الموت. ئەو کاتە ئێوە دنیاتان خۆشەوێ حەز لە مردنیش ناکەن. ئێستا ئەمڕۆ وای نییە، چونکە ڕووی مردنمان نییە، حەز دەکەین بەس بژین. ئەگەر بە مام حاجیەک بڵێ فڵان کەس زڵمی لێت کرد و هەڵیگرێ بۆ قیامەت، چی لە قیامەت کەم؟ یەکسەر ئاوا دەستی شاوە لێکا، جنۆکەکە ئاوای لێکا، یەکسەرڵێ چی لە قیامەت کەم؟ من دنیامەوێ، واز لە قیامەت بێنە. ئەها حب الدنيا. ئەجیناسیۆن بەخوا بەقەت تۆوی خەردەلەیە، کەمتریش لە تۆوی خەردەلەیە، زڵم و ستەمت لێ بکرێ، ماڵت بخورێ، لە قیامەت وەرەگریتەوە. ظالم لە دنیا زەلیلە، لە قیامەت زەلیلە. ظالم لە دنیا ڕسوایە، لە قیامەت ڕسوایە. بۆیە بێخەم بە دنیایەک و محاسبە و محکەمەیەکی تر هەیە، هەموو مافەکانت بۆ دەگەڕێتەوە کە زڵمت لێکراوە، موچەت خوراوە، پارەت خوراوە، حەقت پێ نەدراوە، هەرچیت بەسەر هاتووە ڕۆژێک دەگشتی وەرەگریتەوە بە ئیزنی خوا. بۆیە ئەوە کە کێشەکەی ئێمەیە، خۆشەویستی دنیا وای لێمان کردووە کە حەز بە هیچ شتێک ناکەین، حەز بە مردنیش ناکەین. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کاتە خوا وا لە ئێوە دەکات دنیاتان خۆش بی و حەز بە مردن نەکەن. بۆچی ئەم وڵاتە عەرەبیانە، ئەم وڵاتە دەسەڵاتدار 57 وڵاتی مسلمان هەیە، نزیکی 2 ملیار مسلمان هەیە، بەڵام وەکو پوش و پەڵاشی سەر لافاوان، ئاوی سەر لافاو. ئەمە کارەساتەکەیە لەبەر خۆشەویستی کورسیەکی کە ئەو کورسی حەلاق وایە و لە دەستی ئەچێ، لەبەر خاتی کورسیەک بۆتە بەکرێ گیراو، لەبەر خاتی کورسیەک کە لە دەستی ئەچێت خوای لە خۆی تووڕە کردووە، زڵم لە ئەمەکە و لە ئەوەکە ئەکات. کورسەکەی تۆ کورسی حەلاقە، ئەگەر بۆ پێشە تۆ بمایەتەوە لەسەری نەبووی ئەمڕۆ. بۆیە لە کۆتاییدا دەڵێم یا ڕەبی خوایە دڵمان خۆشکەی بە مردن و بە زەلیلکردنی ئەو سەرکردە وڵاتە زلهێزانە، ئەوانیشی بە کرێگیراوی ئەوانن، بە مردنیان. کاتێکە یەکێ لە زاڵمەکان لە عێراق ناوی حەجاجی بن یوسف ئەثەقەفی بوو، ناویمان بیست، حەجاج زۆر زاڵم و بە سەدەها هەزار خەڵکی کوشت لەم عێراقەدا. حەجاج بەناوبانگ بوو. کاتێککە حەجاج مرد، پیاوێک هات بۆ لای قەسرەکەی حەجاج، بە پاسەوانەکەی وت ئەمەوێت حەجاج ببینم. ئەیزانی حەجاج مردووە؟ وتی حەجاج مردووە. بینینی چی؟ مقابلەی ئەو مردووە. پیاوەکە ڕووی دەوری سەعاتی 2 سەعاتی پێچوو هاتەوە، دووبارە بە پاسەوانەکەی وتەوە ئەمەوێت حەجاج ببینم، مقابلەی لەگەڵا بکەم، هەنێک ئیشم بێتی. وتی پێت ئەڵێم حەجاج مردووە. پیاوەکە ڕۆشت، جاری سێم هاتەوە، وتی بەڕێزم بە پاسەوانەکە ئەمەوێت حەجاج ببینم. وتی تۆ تێناگەی، من ئەڵێم حەجاج مردووە، بینینی چی و مقابلەی چی؟ وتی ئەزانم تێئەگەم، ئەزانم حەجاج مردووە، بەس بەخوا ئەوەنە چێژ وەرەگرم کە تۆڵی مردووە، بۆیە هەردێم و ئەڕۆم. هەموو جارێکە کە دێم وڵات ئەڵێ حەجاج مردووە، زۆر دڵخۆشە بم، چێژ وەرەگرم، چێژ لەو قسەیە، بۆیە دێم و ئەزانم چاک لێ تێگەم، بەوە دڵخۆشم. بە ئیزنی خوا ئێمەش مردنی ئەم مجریمانە کە ئاوا مسلمانانی غەزە و هەموو شوێنە برسی دەکەن، مردنی ئەو مجریمانە دەبینین کە ئێمەیان کردە 4 پارچەوە، کە دڕندەیەکیان بۆ ئێمە دروست کرد، ئەنفالیان کردین و چیمە بارانیان کردین، مناڵی کۆرپە، مناڵی بێتاوانیان داوە بەرفی شەک و کەلایان بەرفی شەک تەقان، ئەمڕۆ دەڵێ پیاوێت چاک بوو. الله ئەکبەر. دایک و ئامۆزا و خوشک و پورزا و خاڵۆ و مامۆ کە سوکاری تۆ دراوە بەر گولە و دەست ڕێژی گولە، پیاوی چاک بوو. ئەگەر ئەوە عەقلێتی ئێمە بێ، ئیتر چی لە ئێمە بکەین؟ مناڵ تاوانی چییە؟ مناڵی بێت داماوە، مناڵی داماو کە مێشکی بدێتە بەرفی شەک، قانونی بۆ قانونی چی؟ ئەگەر ئێمە بە مرۆڤ بزانایە ئەوەی لە ئێمە نەدەکرد.
بۆیە برا بەڕێزم ئێمەش ئینشاءڵڵا ڕۆژێک دێت بە ئیزنی خوا بە مردنی سەرۆکی وڵاتە زلهێزەکان و بە مردنی ئینشاءڵڵا بنیامین ناتانیاهۆ ئینشاءڵڵا بەش هاوشێوەی ئەوانش هەروەکو چۆن بە شارۆن دڵخۆش بن کاتی خۆی ئینشاءڵڵا مردنی ئەمانە دەبینین کە ئاوا مسلمانان زەلی دەکەن کە ئاوا زوڵم مستەمان لێ دەکەن وەڵڵاهی ئەوەشی کە بەرامبەر بە ئێمە دەکرێت ئەم هەموو قەیران و بێموچەیە دەستێوانی تایە هەموو شتێک دەستێوانی تایە دڵنیا بنەوە ئەوانیش بە شەریف نەزانن بە مبارەک نەزانن ئەوانیش کەم نین دەیانەوێت ئێمە لە خۆشییان نەژین هەر ڕۆژی لایەکە گرن هەر ڕۆژی لایە تەعزیب بدەن و برسیەکەن بۆیە ئینشاءڵڵا ڕۆژێ دێت هەروەکو چۆن کابرا بە مردنی حەجاج دڵخۆش بوو ئینشاءڵڵا ئێمەش چەند جارێ سێری دەکەین لە ئیخبارەکان فڵان مرد فڵان مرد فڵان مرد بە ئیزنی خوا دڵخۆش دەبین و ئینشاءڵڵا ئەوەی کە مردووە لە مسلمانانی ئێمە و مسلمانانی غەزە و وڵاتەکانی تر ئێمە دەڵێن بە بێ باوەڕەکان وەک سەحابەکان فەرموویان ئەی بێ باوەڕان کوژراوی ئێمە لە بەهەشتان کوژراوی ئێوە لە دۆزەخان بۆیە سەربەرزین وەڵڵاهی ئەوەی بە ئیمانەوە کوژراوە شەهیدە ئینشاءڵڵا بردێتیەوە ئەوەشی لە بێ باوەڕان کوژراوە ئیلا جەهەنەم و بئس المەصیر کەواتە سەربەرزین ڕۆژێ دێ خوای گەورە محکەمەی هەموو کەسێ دەکات ئەو کاتە نە تەیارەیە نە تۆپ نە دەسەڵات هیچ زەلیل و داماون ئینشاءڵڵا زەلیلی ئەوان لە دنیا و لە قیامەت دەبینی ئێمە ئینشاءڵڵا ئەوانەی کە ئاوا ئێمە برسی دەکەن و وڵاتەکانی تر برسی دەکەن